هێوی دوای ئەوەی کە وەزارەتی پلاندانانی عێراق و هەرێمی کوردستانیش ڕێنماییاندا ئەو خەڵکانەی کە لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان بەشێکیان دانیشتوانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بوون واتە ماڵەکانیان چۆڵ دەبێت بۆیە بەرگری شارستانی هەرێمی کوردستان چەند ڕێنماییەکی داوت بڵاو کردوتەوە دەمەوێت لەگەڵ وتەبێژی بەرگری شارستانی هەرێم مقدم سەرکەوت قسە بکەم سەرکەوت کاڕاش کاک سەرکەوت ڕێنمایەکانی ئێوە بۆ ئەو هاوڵاتیانە چییە کە لە ئەم شۆوە دەگەڕێنەوە ناوچەکانی دەرەوەی یاری هەرێمی کوردستان و ماڵەکانیان چۆڵ دەکەن کە دانیشتووی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵێ لەژێر ڕۆشنایی ئەو بڕیارانەی کە لە لێژنەی باڵای ئەمنیوە لە وەزارەتی ناوە خۆ چەند ڕۆژێک پێشێستا دەرچوو ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم پلان و ئامادەکاری تەواوی خۆمانمان کردووە لە سەرتاسەری هەرێمی کوردستان چونکە ئەم حاڵەتی سەرژمێریە بەشێکی زۆری هاوڵاتیانمان دەزانین کە سنووری مادەی 140 لە ماڵەکانیان لەمڕۆ ئێوارەوە دەردەچن بۆ سنووری جوگرافی پێشووی خۆیان ماڵەکانیان بە بەتاڵی بەجێ دێرن بۆیە ڕێنماییمان دەرکردو ئاگداریان دەکەنەوە کە لە کاتی دەرچوونیان هەموو ئامێرە کارەباییەکان کە لە ماڵەوە هەن بیکوژێننەوە و ئەو شوێنانش کە پێویست دەکاتن ئێمە تیمی گەڕۆک و تیمی جێگیردادنێن لەبەرەوەی ئەم دوو ڕۆژە هەموو ئامادەکاری لە بنکە و لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی لە حاڵەتی ئامادەباشی تەواودان بۆ هەر حاڵەتێک کە هاوڵاتیان پێویستیان بە ئێمە بێت ئێمە تیمەکانمان لەو پەڕی ئامادەباشیدایە. زۆر باشە واتە هەموو تیمەکانتان لە ئەرک دەبن و ژمارە مۆبایلەکانیشتان کراوە دەبێت جگەلەوەی کە هی بەرگری شارستانی دانراوە بەڵێ بێگومان ژمارە 115 دەکە هێلی گەرمی بەرگری شارستانی لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەم هێلە کارایە هەر کاتێک هاوڵاتی پێویستی بە ئێمە بوو تیمەکان حازرن و هەموو تیمەکانیش لە بنکەکان و لە شوێنەکانی خۆیان لە ئەرکشی تەواودان جگە لەو تیمە گەڕۆکانەی کە بە پێی پێویست لە دیوانی پارێزگاکاندا دەندرێت بۆ حاڵەتی نەخوازراوە.